ترس لە سەرهەڵدانی شەپۆلی دۆمی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کاریگەری زۆر نەرێنی لەسەر کەرتی ئابووری وڵاتانی یەکێتی ئەوروپا دەبێت. جارێکی تر ئەو کەرتە دووچاری داکشان دەبێت. هەرچەندە بەشێک لە وڵاتانی ناویەکێتی ئەوروپا وەک ئیتاڵیا و ئەڵمانیا و فەڕەنسا زۆر بەجددی کار دەکەن بۆ دەربازبوون لە لێکەوتە نەرێنیەکانی بڵاوبوونەوەی کۆرۆنا، بەڵام دەستپێکردنی ئەو شەپۆلەی کۆرۆنا سەرجەم ئەو کار و هەوڵانە دووچاری شکستی گەورە دەکاتەوە. گرنگترین هەنگاو بۆ ئەو دۆخەی ڕوبەڕووی وڵاتانی یەکێتی ئەوروپا بۆتەوە پێویستە وڵاتانی نێوەیەکێتیەکە پلانی ئابووری هەمەجۆریان هەبێت، ئامادەکاری تەواو ئەنجام بدەن بۆ بەرەنگاربوونەوەی هەموو پێشهاتە نەرێنیەکان.